بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. ئەمڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتینەوە هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست. هیوادارین تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت. خۆشەویستان، لا بەرنامەی ئەمڕۆژماندا دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون. تەوەری یەکەممان گفتوگۆکردن دەبێت لەسەر گەنجان و دۆزینەوەی هەلیکار بۆ پێی کە لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە پەیمانگاکان کراونەتەوانێت کە بە بەردەوامی خولیان هەیە. بزانین تا چەند ئەم پەیمانگایانە یاخود ئەم خولانە توانیویانە ڕێگەنیشان دەربن بۆ ئەوەی کە گەنجان بتوانن هەلیکاریان دەست بکەوێت و ببن بە خاوەن کاری خۆیان. ئەمە تەوەری یەکەمانە. دواتر لە تەوەری دووەمی بەرنامەکە گفتوگۆ دەکەین لەسەر پەروەردەکردنی منداڵ بە شێوەیەکی دروست. بزانین ئەو هەنگاوانە یاخود ئەو ڕێنماییانە چین کە ئەگەر لە خێزانێکدا جێبەجێ بکرێت و پەیڕۆ بکرێت، ئەوە ئەو خێزانە منداڵەکەیان مناڵێکی دروست پەروەردە دەکەن، یاخود دایکان و باوکان ئەگەر ئەو ڕێنماییانە جێبەجێ بکەن ئەوە منداڵەکەیان پەروەردەیەکی دروستی دەبێت. ئەمە بە شێوەیەکی گشتی تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. دواتر چەند بڕگەیەکی جۆراوجۆر لەگەڵ ڕاستەوخۆمان دەبێت لە شارە جیاوازەکانی کوردستانەوە. دەچینە لای سەرەتا یەکەم بڕگەی بەرنامەکەمان، ئەویش بڕگەی دەنگ و ڕەنگە بێت. با پێکەوە بینەری بین و دواتر گەڕێین وڵاتە. کەشی لە داندۆچی، لە پەنیری، لە دۆشاوی، لە سرکەی، لە هەنگوینی، لە زەیتی زەیتونی بریشتە تاڵ خێرەی چایمان چاوەخانە
بەڵێ خۆشەویستانێکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆ بڕگەیەکی تەندروستیە کە باز لە بەرزبوونەوەی تا دەکات بە تایبەتی لە لای مناڵان. بزانین ئایا تا بۆ خۆی نەخۆشیە یاخود هۆکارێکە یان نیشانەیەکە بۆ دەرکەوتنی نەخۆشی و لە هەمان کاتە بزانین هۆکارەکانی بەرزبوونەوەی تا چیە و لە حاڵەتێکە ئەگەر منداڵەکەمان تای هەبوو پێویستە چی بۆ بکرێت. با پێکۆ بینێرە ڕێنمایەکە بین و دواتر بەردەوام بین. تا لە مناڵانە بەشێک لە کاردانەوەکانی سیستەمی بەرگری لەش بۆ هەر شتێک کە بێگانە بێ بۆ ناو لەش ئەکرێ ئەم شتە ئیلتیهابات بێ و ئەکرێت وەکو پێم وتی سیستەمی بەرگری لەش چالاگەکرێ و کاردانەوەیەک دروستەکە بۆ ئەمە تاوان تا ڕێکخستنی گەرمی ناو لەشە بۆ دەرەوەی لەش و زانراویشە کە زۆربەی چالاکیەکانی ناو لەش ئەمانە بەهۆی لە پلەگەرمیەکی دیاریکراوە کە لە مرۆڤ 37.9 چالاکیەکانیان بە بەرداوامی ڕوادات. شتێکی زۆر مهمە بیزانین کە تا نەخۆشی نییە، تا نیشانەی نەخۆشیە. بۆیە ئەکرێ مەسەلەن مناڵێک لە فترەی 2 هەفتە 3 هەفتە 2-3 جار تا بگرێ، بەڵام ئەمە معنای وانە ئەم تای ئێستا تاکەی پێشترە بە تایبەتی ئەگەر چاکبوونێکی 3-4 ڕۆژی لە بین نابیانی تا نەمێنێت و دیسان جایەکتر ڕووبداتەوە. چونکە سیستەمی لەش لەو پلەگەرمە دیاری کراوە ئیشەکات، بۆیە کە تا بەرزە بێتەوە هەموو سیستەمەکە هەموو زیندە چالاکیەکانی ناو لەش گۆڕانکاریان بەسەرادێت و بە تاوی ئەگۆڕێت، یعنی تااقەتی مناڵەکە ئەگۆڕێت، چالاکیەکانی ئەگۆڕێت، خواردنەکانی ئەگۆڕێت و بە پێی نەخۆشیەکانی کە تووشە بێت ئەمەش تاسیراتی خراپی لەسەر بڵێن مناڵەکە ئەبێت. و زۆربەی کات 85 بۆ 90 کاتەکان بڵێن ئیلتیهاباتێکی بەسیتی ڤایرۆسی و کات وەکو جسمێکی غەریب لە ناو لەشە جسم تاویزی سیستەمی بەرگری تاویزی ئەو حاڵەتەکات واکە کە بڵێن تایەکە بەرز بێتەوە. زۆربەی کات ڤایرۆسین کە فترەکەی زۆر کەمە تقریبەن 3 ڕۆژ بۆ 5 ڕۆژە خایەنێت، حتا ئەگەر عیلاجی تایبەتی و بەکارنێنی لەوانێ بتوانرێت بە پشوبێکی بەسیتی دابەزێنی تا بتوانین کۆنتترۆلی بکەین. بەڵام هەنێ جاریش وانە، هەنێ جاریش شتی تری بەدوادەی کە پێویست ئەکات، یعنی ببینرێ لەلایەن دکتۆرەوە بۆی لانی کەمنی ئەوەی کە دڵنیا بێتەوە دایک و باوکەکە بۆی کەشتی خەتەر نییە. ئەوەی کە زۆر هەیە لە ئێستا زۆر بڵێن ئەمەلەی ئەترسین ئەو گەشتکەیە کە لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرمیە تووشی مناڵەکانە بێت. گەشتکەیت ئەمە پێڵین گەشتکەی تا لە 6 مانگی بۆ 6 ساڵی تا 7 ساڵی ڕوەدا، دوای 7 ساڵی نامێنێت و تا ئەوەش زانراوە کە
تەسیراتی خراپی بۆ مستقبل و داهاتوی مناڵەکە زۆر زۆر کەمە یا هەر نیەتی ئەتوانین بڵێ نیەتی ئەگۆڕێت لە ئایلێکە بۆ ئایلەیەک مەسەڵەن ئەگەر مناڵ ئایلێک یەکێکیان مناڵی ترێکی هەبوو بێت کە تووشی گەشتکە بوو بۆی هەیە مناڵەکانی تریشی توش بوو بێت لە ئایلێکە مەسەڵەن گەشتکە هەبێت احتیمالەکە زیاترە بەڵام بەعام هەموو مناڵێک معڕەزە بۆەوەی جارێک لە جارەکان لە تەمەنی ئەم 6 ساڵی یەکەمە جارێک تووشی گەشتکەی تابێت چی بکەین بۆ ئەسڵ گەشتکەی تا بۆچی ڕوەدا گەشتکەی تا بەرزبوونەوەی پلەی گەرمیە لەپڕ لە 39 بۆ 40 و دابەزینی بە کتوپڕی یانێگە وردە بەرز بێتەوە نابێتە گەشتکە بۆیە زۆر جاردایکەکە ئەڵێ ئەو کاتێک کە گەشتەکە گرتی لە باوەشما بوو هیچ کێشەی نەبوو تای نەبوو بەڵام بوو بە گەشتکە ڕاستەکە لەبەرەوەی یەک لەحزە بەرز بۆتەوە هاتە خوارەوەکو شۆرتی کارەبا لێدات هەموو سیستەمەکە ئاگۆڕێت ئەبێتە گەشتکە جۆری گەشتەکان تاوان بۆ ئایلەکە بۆ دایک باو کەشتێکی زۆر ناخۆشە خاستنەوەی کە یەکەم جاری بێ بیبینێ بۆ ئەم حاڵەتە ئێمە چی بکەین باشە یەکەم لە فترەی دوسێ ڕۆژ یەکەمە کە مناڵەکە تا هەیە ئەبێ ساردکردنەوە زۆر مهمە ئەگەر لە ماڵەوە هیچ شتێک نەبێتوانی ساردێکیتەوە بە پەڕۆیەکی شێدار کە زیاتر بەلای ساردیا بێ بە ئاوی سارد بە سەهۆڵا و ساردکردنەوەی مناڵ هیچ یارمەتی ناکات بە دابەزینی تایەکە پەڕۆی تەربقیتە ناوچاوانی داینێ ئەوی شەرتە یارمەتی ناکات چکە ئەمە چۆنە ئەبێ ئەو پەڕۆ شێدارە ئاوێکی مەیلە و ینی گەرم و مەیلە و سارد بێت کە لێدەی لەسەر پێستەکە کە لێدەی ئەبێ ئاو لەسەر پێستەکە بمێنێتەوە هەوا پلەی گەرمی لەش لەگەڵ هەواواکە ئەم ئاوەی سەر لەشی بێتە هەڵم چەنێ بیهەیە بێتە هەڵم ئەوەنە گەرمی وەرەگرێ چەنە گەرمی لەشی وەرگێ ئەوە پلەی گەرمیەکە دێتە خوارەوە بۆیە ئەبێ بەو جۆرە ساردگە دەست و قاچ و دەم و چاوی ئەتوانین ئێمە ساردکەینەوە ئەگەر لە شوێنێکا بووین کە هیچمان دەست نەکەوت شەوە درەنگە مەسەن هیچ کرێت دەست ناکرێت ئەگەر هەموو ماڵێک کە مناڵیان هەبێم ئەبێت ئەوان شروعی دابەزاندنی تایان هەبێت لە ماڵەوە کە تازە بێ بەکار نهاتوێ هەڵە پچرابێت و فەتێکی دوور و درێژ کە تەسیراتی نامێنێ ئەتوانی ئەوانە بەکاربێنێ و لە نزیکترین کاتە ڕۆژی دواتر یا هەر کاتێ مەسەن بۆی گونجاو بێ سەردانی لای خەستخانەکان یا لای دکتۆر بکە بۆی تێبگات لەوەی کەوە گوتم تا نیشانەیە تا نەخۆشی نییە بۆی دڵنیا بێتەوە کە شتەکە بەسیتە یا هەر شتێکتر هەبوو بەکاری بتوانێت عیلاجی بۆ وەربگرێت ئەو شروعبیتانە کاتی بۆ فەتەی 4 ساعت بۆ 5 ساعتێک تا دابەزێنێ بەڵام ئەمە چارەسەر نیە چکەتەوە بێ هۆکاری تایەکە ببینیتەوە داینانی کەم دڵنیا بیتەوە لەوەی کە هۆکارەکە بەسیتە اینجا دواتر عیلاجی پێویستی بۆ بکرێت ئەو کاتانەی کە گەشتکە ئێگرێ مناڵەکە هەوڵ بی لە شوێنێک نەبێت زەرر لە خۆی بدات مەسەرەن جاری وایە لەسەر ئەبێ گەرتای هەبێت بە زۆر ئاگاداری بکەیت بەتەریان نەچێتە دەرەوە نچێتە سەر بەرزایی چکە کە گەشتەکە ئێگرێ بۆی هەیە زەرر لە مناڵەکە بکەوێت بەربێتەوە یا لە شوێنێکا بێ مەسەرەن نزیک ئاگەر بێ بکەوێتە سەر زۆپەکە یا سەر ئاوی کوڵ ئەمە زەرەکەی زیاترە ئەبێ زیاتر ئاگار لێ بێ ئەو کاتە زیاتر ئێخیتە سەر تەنیشت و محاولاکەی دووری کەیتەوە لە شوێنە مەترسیدارەکان و لەسەر تەنیش داینەی بۆی ئەو تەڕەشحات و فرازاتانی ناودەمی بێتە دەرەوە نەچێتە ناو بۆڕی هەناسەی تووشی کێشێ بکە و فترێکە تقریبن نزیک 2 دقەیەک جاری وایە خایەنێت احتیمالی هەیە چەند جارێت لەسەر یەک ڕوودات ئیتر ئەم کاتانە پێویستەکە کە بێنتە خستەخانە لە ماڵەوە ناکرێ هیچ شتێ بۆ گەشتکە بەکاربێت لای دایک و باوکەوە تەنها ئەوەیە کە ئەم شتە بەسیتانی لە ڕۆژانە بەکە ئەتوانی بیکات و دواتر بێ سەردانی خستخانە کا بۆەوەی چکە احتیمالی دووبارە بوونەوەی ئەم گەشتکەیە هەیە ئەم قسەیە بۆ گەشتەکانی تریش ڕاستە یعنی هەر گەشتەی چکە گەشتەی ترمان هەیە علاقەی بەتاوە نیە ئەمە وەکو پێڵێن پەرکەم یا سەڕ سەڕیش جۆرێکە لە نەخۆشی کە کارەبایەتی مشتێکە چێ بۆی هەیە وەکو ئەم مناڵە کە وەک باسمانکە تووشی گەشتکە بێت ئەو کاتە ئێمە بچی بکەین ئەبێ ئاگادار بین کە زەرەری زیاتر بە مناڵەکە نەگات و ئەرە و ڕێگە چارانەی کە بۆ گەشتکەی تا باسمان کرد بۆ گەشتەکانی دیکە ڕاست.
گفتگۆکردنی تەوەرەکانمانەوە چینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمانێش گفتگۆکردن دەبێت لەسەر گەنجان و دۆزینەوەی هەلیکار بۆ پێیکە لە ئێستادا ژمارەیەکی بەرچاو لا پەیمانگا کراوەتەوانێکە بە شێوەیەکی بەردەوام خول دەکەنەوانێ بزانین ئایا ئەم پەیمانگایانە ئەم خولانە تا چەند توانیویانە هەلیکار بۆ گەنجان بڕەخسێنن تا چەند ڕێگە خۆشکەر بوون بۆەوەی کە گەنجان بکەونە سەر پێی خۆیان و کار بۆ خۆیان بدۆزنەوانێ و کار بکەن و یان پرۆژێکی بچووک بۆ خۆیان ئەنجام بدەن بە خۆشحاڵیەوانێ لە بەرنامەی ئەمڕۆماندا یەکێک لە پەیمانگاکانمان بە نمونە وەرگرتووە کە ئەمڕۆ بەڕێوەبەرەکان لای ئێمە میوانە پرسیاری لێ دەکەین بزانین ئایا ئەو پەیمانگای ئەوان تا چەند توانیویانە کە هەلی کار بۆ گەنجان بڕەخسێن و لە هەمان کاتدا ئەو خولانی کە دەیکەنەوانێ زیاتر گرنگی بەچی دەدەن لە چ بوارێکە خولەکانیان دەکەنەوە هەر بۆمە بەسەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا نێرگز مەجیدمان کردو بەڕێوەبەری پەیمانگای دەرفەت مامۆستا نێرگز سڵاو لێ بە بەیانیت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا نێرگز با سەرەتا لە پەیمانگای دەرفەتەوە دەست پێ بکەین زانی پەیمانگای دەرفەت لە ساڵی چەندە مەزراوە و سەرەتا لە چ بوارێکەوە دەستان پێ کردووە لە چیەوە هەنگاوتان ناوە ساڵی 2016 بەناوی پەیمانگای نێرگز دامەزرا لە چوارچرا لەو کاتەوە بەس خولی درومان و خولی زمانی تێدا بوو. بەڵێ زۆر باشە لە سەرەتایە وتر بەستەنها درومان بووە ئێستا ئەو بوارانەیان ئەو خولانی کە ئەیکەنەوانە چییە؟ سەرەتا خولی درومان و زمانیش بوو هەردووکی پێکەوە بەڵام وەکو دەست پێکردن زیاتر بە خولی درومانە کە دەستمان پێکرد. ئەی ئێستا خولەکانتان زیاتر لە چ بابەتێکە؟ ئێستا سێ بەشی تایە خولی کارەبایی تایە خولی زمانی تایە هەر بە هەمان شێوەش خولی درومان. یعنی بە شێوەیەکی گشتی ئەبێتە پیشەیی و زمانیش باشە بەشە پیشەیەکان وتە چی و چییە؟ بەشە پیشەیەکان زمان و کارەباییە این عفو خەیاتی و کارەباییە خەیاتی و کارەباییە باشە لە ڕێگەی ئەم پەیمانگایی ئێوە تا چەند توانیوتانە کە هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنن ئاخۆ ئەگەر لە لای خۆتان بێ لە دواوی کە خولەکان تەواو بوو بێت کەسێک یان دوانیاسیانتان وەرگرتوێتەوە لە لای خۆتان بوو بێتە کارمەندی ئێوە کار بکات یاخود ئەوان توانی بێتیان کە لەسەر پێی خۆیان بۆستن و بتوانن کار بکەن. بەڵێ ئێستا خۆشبەختانە با بڵێن لە هەر لەناو بیناکەیە مەخزنێکی تێدایە ئەومان کردو بە دوکان بۆیان تقریبان 6 کەسمان لەوێ دامەزراندەوە و ئیشی درومان خۆیان ئیشی تیا بکەن. یعنی ئەو 6 کەسە بەشداربووی خولەکانن؟ بەڵێ پێشتر بەشداربووی خۆمان بووین. یەکەمەکانتان وەرگرتوێتەوە یان یەکەمەکانمان وەرگرتووە بۆ مانایی کە تاقیکردنەوەیان بەڵێ یەکەمەکان وەرمان گرتوێتەوە ئەنجام مەکینەشمان بۆ کڕیون بەڵێن نەکار ئەوان هەر ئەو 6 کەسەی کە لای خۆمان دامەزراون تقریبا تا ئێستا زیاد لە 25 و 26 کەس مەکینەمان بۆ کڕیون پێماناون خۆیان لە ماڵەوە ئیش خۆیانی پێکەن. ئێوە خۆتان مەکینەکانتان کردوەکو هەدیەتانە پێیان وەکو هەدیە پێماناون. زۆر باشە وتی تاقیکردنەوەیان بۆ کرێت تاقیکردنەوەکان بڵێ بە پلەی باڵاوانیان بۆ دانریا خود بەنمرێ بەڵێ پلیان بۆ دانرێ بە جاری وایە لە کۆرسەکان چونکە پێشکەوتۆ کۆرسەکان لەوانەیە بڵم لە 20 کەس 8 کەس 7 کەس توانیویانەکە زۆر بە باشی فێری ئیشەکە ببێت. زۆر باشە ئەو کەسانی کە وانەکان ئەڵێنەوە خۆیان خاوەن بڕوانامەیەکی باوەڕ پێکراون بەڵێ خۆیان خاوەن بڕوانامەکانیان بڵێ ئەکادیمیە یاخود هەر ئەوەیە کە شارەزان لە بوارەکەی و وانەکان ئەڵێن زیاتر من خۆم وانەی درومانەکە ئەڵێمەوە باشە لەوێ من خۆم لە ئێران کۆرسەکانم بینیوە زیاتر بەشی هونەر لێوێ خوێندومە و تەواوم کردووە تقریبا 2 ساڵ لەوێ بەردەوام بووم لەسەر ئەو ئیشە. جگە لەوەش بڵین خۆشمان لای خۆمان شادی 12 هەبووە ئیتر لەوێش ئەو بەشی هونەرم خوێندووە. ئەی بۆ مامۆستایانی بۆ نمونە بەشی زمان بەشی زمان بەڵێ مامۆستاکان زیاترەوانە شادی بەکالۆرس و هینیشانەیە شادی بەکالۆرس و با بڵێن شادەی مەحەدوو ئەوانە ینی بڕوانامەیەکی باوەڕ پێکراویان هەیە. ئەی بۆ ئەوانی کە بەشی کارەبا ئەڵێنەوە ئەوی شار بە هەمان شێوە ئەوانەی کە بەشی کارەبا هەڵێنەوە هەر ئەکادیمی خوێندویانە؟ بەڵێ بە ئەکادیمی خوێندویانە و ئیشیشیان لەسەر کردووە. زۆر باشە ئەی خوێندکاران کە لە لای ئێوە بڕوانامەیان پێ ئەێن ئەو بڕوانامێ باوەڕ پێکراوە تا لە داهاتووە یان لە دوای خولەکان بتوانن کاری پێ بکەن لە شوێنان؟ بەڵێ لە وەزارەتی پەروەردەوە بڕوانامەکانیان پێدرێ لە وەزارەتی پەروەردەوە ئەمە بۆ هەمووی یان بەس بۆ بەشی زمانی بۆ هەموو بەشەکان بڕوانامەیان پێدرێ. باشە بۆ بەشی کارەبایەکەی کە باست کرد بەشی کارەبایەکەی ئەو خوێندکارانی کە لەوێن ئەبرێنە دەرەوەی بڵێ
پەیمانگاکە بۆ سنتەرەکانی تر یاخود بۆ سەرچاوە کارەباییەکان بۆ کارگەکان بەڵێ ئەبرێن ئەبرێن لەوێ چیان پێ ئەڵەنیانی وڵی زیاتر دروستکردنی بۆرد و ئەو بابەتانەی کە بڵێ یەکێک لە مامۆساکان بەڕێز مامۆسادارایان باتە کارگەکان کەسێکی تریشمانەیە مامۆسا ئیحسان ئەوش هەر لە بەشی کارەبایی عەقڵی سیارە ئیشەکە ئەوش بە هەمان شێوە زیاتر عەقڵەکانی هێنێ لە دەرەوەی هێنێ ینی بابەتی وایرمەنی و بابەتی وایرمەنی و عەقڵی سیارە و ئەوانە ئیتر زیاتر شتەکانیشیان بە عەمەلیش و بە نەزەریش هەردووکیان پێ ئەڵێن هەردووکیان پێ ئەڵێن بەڵێ باشە ماوەی خولەکانتان چەندێکە تقریبان لە مانگەوە دەست پێکات تا 3 مانگ لە مانگەوە بۆ 3 مانگ بەڵێ باشە ئەو خولانی کە ئەیکەنەوانوت لە ماوەی مانگێکە بۆ 3 مانگ ئەو کەسێک کە بەشداری ئەو خولاکال بە مانگێک بۆ 3 مانگ تەواو فێری ئەو بوارە ئەبێت کە بەشداری تاکردوڵێن بەڵێ ئەوەشی کە گلەی هەبێ بۆ نمونە فێر نابێت جاروایە کەسیوامان لایە لەکای لە یەک جارە کۆرسەکە فێر نابێت دووبارەی خێنەوە کۆرسی دووە هەتا فێرە بێت کۆرسی دووەم ئەو کاتە پارەی تری لێوە ئەگیرێتەوە یاخود هەر لەسەر پارەی کۆرسەکەەوە زۆر باشە بەشدار بۆ کەسی وایە حەزەکە عنیها پەری پێ بە ئیشی زیاتر بزانێ ئەوەیان لە بابەتی درومانەکەیە بەڵێ جاری دوم پارەی لێوەرەگیرە ئەویان خۆی داواکاتەوە بەڵێ باشە بەشدار بۆ کانتان زیاتر دانیشتوی سلێمانین یاخود لە دەرەوەی شارەکانی تر لە هەولێرەوە زیاترەوە بابەتی عەقڵی سیارەکە لە هەولێرەوە تەلەبەمان هەیە لە کەلارەوە لە چەمچەماڵەوە لە زۆربەی شوێنە دوورەکانەوە بۆ بابەتی عەقڵی سیارەکە دێن چونکە یەکەم کۆرسە لە کوردستانە بکرێتەوە کۆرسە باشە ئەو خولانی کە ئێوە ئەیکەنەوانێ بەس تەنها خولی فێرکاریە و بەشداربووەکان فێر ئەکەن یاخود بۆ نمونە بڵێ داواکاری هاوڵاتیانیش جێبەجێەکەن ئەگەر یەکێک کێشێک لە سیارەکەیە هەبێ بێتە لای ئێوە بووی چارەسەرەکەن یاخود تەنها خولەوە داوای ئەکەن ئەو کاتەیە مەبەست تەنها ڕقەمی مامۆساکانیانەینێ ئەو کاتە مامۆساکان یان بابەتی کارەباییەکان بەڵێ بەستر زۆربەی جاریش مامۆساکانی ینی تەلەبەکانیان وەکو شاگرد لای خۆیان ئیشیان پێکردوون ینی سەبۆ نمونە مامۆسادارامان هەیە بابەتی کارەبایی چەنە هاتە لە بە ئیشی بۆ ڕەخساندون لە دوای کۆرسەکان بەڵێ زۆر باشە ئێستا ئەگەر باسێکی خولی درومانەکە بکەین خولی درومانەکان کاتێکە ئەو خولە ئەکرێتەوانی خولەکانیان پێ ئەڵێن بۆ هەموو عادەتەن جلوبەرێک جیاوازە ژنان هەیە پیاوان هەیە جلی کوردی هەیە یان بڵێ مۆدە هەیە جلی بۆنە و ئاهەنگەکان هەیە کە یەکێک بەشداری خولی درومان ئەکا هەمویان بەیەکەوە پێ ئەوترێتەوانی یاخود جیاوازە و خولەکان جیاکراوە ئێستا من 3 کۆرسم بڵین تێکەڵ کردووە سەرەتایی وەکو جلی ناوماڵ ئەمجارە ناوەندیش وەکو جلی کوردی پێشکەوتوش وەکو جلی مۆدە هەرسیە کۆرسەکەیان لە ماوەی مانگێک و تقریبان 10 ڕۆژە پێڵە لە ماوەی مانگێک و 10 ڕۆژە ئەتوانێت خۆی ئەو بە ئاسانی فێریانەکەم بڵێ باشە ئەی بۆ بابەتەکانی تر بۆ جلی بۆنە و ئاهەنگەکان تقریبان دیزاین کردنی جلوبەرگی ئاهەنگیش ئەوێش بەلایانی کەمەوە 15 ڕۆژ ئەخایانێت ئەویان کۆرسێکی تایبەتە باشە کەسانێک هاتوونەتە لای ئێوە کە هەژار بن کەم دەرامەت بن پێیان خۆش و بێ ئەو خولە لای ئێوە بەشداری تیا بکەن و فێر بن بەڵێ ئەوە جارێ هەر بۆ با بڵێن خێزانی شەهید و ئەوانە ئێمە قەت پارەشمان وەرنەگرتووە و لەگەڵ ئەوەشە ئیشمان بۆ ڕەخساندوون لەگەڵ ئەوەش مەکینەمان کردووەتە خەڵات بۆیان زیاتر ئەوەشمان هەر کردووە زۆر باشە ئەو ئەگەر ئێستا بتوانیت باسێکی پێوانی جلوبەرگەکانمان بۆ بکەی بزانین پێوانەی جلوبەرگەکان چۆنی ئەکرێت ینی وەکو چی شێوازی بۆ نمونەیەک وەرگین ئەگەر بۆ نمونە مەکسیەک بێ چۆن قیاساتیشیان فێر ئەکەن ئێوە قیاسات زۆر بەوردی من فێریانەکەم زۆریش بە ئاسانی چونکە دەماڵێن قیاسات لە حاڵی تەواوکەری ئیشەکەیە وایە سەرەتا لە قیاساتەوە بە تەئکید دەست پێەکەین لە تەنانەت ناساندنی با بڵێن بابەتەکانی مەکینە و چاکردنەوەی مەکینەش چونکە بەڕاستی عنی ئەوەی من ئیزانم لەسەر مەکینە زۆر کەم تەنانەت وەساپیاوەکانیش بیزانن مەکینە چی لە نوقسانی مەکینە هەبێت ئەوە فێریانەکەم بابەتە سەرەتایەکانی طبعا ناڵێم هەمووی بابەتە سەرەتایەکان بەدڵنیایەوە کە فێریانەکەم ناساندنی دەرزی ناساندنی بەشەکانی مەکینە ناساندنی چاکر و خرانی وردەکاری مەکینەکەشیان فێرەکەی جگە لە درومانەکە بەڵێ ئەوانەشیان فێرەکەم چونکە جاری وە هەبوو منی عنی خۆم بینیوە لە لای وەساکان
چەند خانمێک هاتوون تەنها دەرزیەکەیان پێچەوانە پێوە کردویانی ئەوە بە شکاندنی مەکینەکەیان هین کردووە هێناوێنە سەلای وەسا ئەوانم هەموو ئاگادار کردوونەتەوە ئاسانکاری زۆرم بۆ کردوون لەسەر بابەتی ئۆڤەروانەشیان فێرەکە بەڵێ هەمیان فێرەکەی ئەی بابەتی پلیسی بەتەکیید بەڵام ئەوانشتان لە ناڵم تەنانەت ناساندنی مەکینەکان ناساندنی ئوتو هەموو بابەتەکانیان فێرەکەی باشە چاکردنەوەی شتەکانی نەخش و چنین ئیشی ئەوانەشەکەن یاخود کورسی ئەوم نەوتۆ بەڵام وەکوزانی نەیزانم وەکو خۆت نەدوتۆتوانێت بێتان لەوە نەکردوتوانێت کە ئەو بابەتەش زیاد بکەن چونکە لە ئێستا زۆرێک لە هاوڵاتیان بە تایبەتی لە مناسەبەکانە بۆ جلی کوردی ڕویان کردوتە چنینێکی سەرەتاییان فێرەکەم بەزنەک ینی وردەکاری زۆر مەبەستم ئەوەیە لە پەیمانگاکەی خولێکی جیاوازکەن و مامۆستایکی تایبەتی بۆ بێنن تایسە نەمان کردووە تا ئێستا نەتان کردووە بەزبەنیشەڵا لە داهاتوە ئینشاءڵڵا بۆ پێکە پەیمانگاکەی ئێوە خولەکانی جۆرا و جۆریان بڵێ هەمە چەشنە زۆرترین ئەو کەسانی کە بەشداری خولەکانەکەن و ئارەزووی چ جۆرە خولێک ئەەکەن زیاتر ئافرەتانەوەی من ئاگادار بم خەیاتیە زۆر حەزیان لەو بوارە هەیە داواکاریشی زۆر لەسرە بە تایبەتی سە لە سلێمانیا تاکە پەیمانگەین کە تەلەبەمان زۆرە تاکە پەیمانگان یعنی بابەتی دروبابەتەکە زۆرترین ئارەزومەندی ئەی بابەتی کارەبای و هەربەمان شێوە هەربامان شێوە بە تایبەتی وارمەنی و ئەوە ئەقلی سیارەکە وەکو پێموتی تاکە بەشەکە لە سلێمانیا کراوە هەر داواکاری زۆری لەسەر ئێمە پیشتەیەکانمان زۆر پێشکەوتووە زۆر باشە ئەو خولانی کە ئێوە ئەیکەنەوانەیە تەبعاً بە شێوەیەکی گشتیە و خوێندکاران یا بڵێ فێرخوازان دائەنیشن ئەگەر بێت و کەسێک داوا بکات بە تایبەت خولەکەی بۆ بودرێتەوە شتیواتان هەیە ئێوە بەڵێ شتیواشمان هەیە پێشتر هەبووە و ئێستاش هەیە بەڵێ پێشتریشە بۆ ئێستاشە هەیە باشە زیاتر لە کام بواریانە داوا ئەەکەن وڵات زیاتر لە خەیاتەکەیە بەڵام وەکو خۆشم ینی ئێسکە سیوا بۆ داوای کردو پارەیەکی زۆری شیاوە مەجارێتەوە لە گروپەکەی بەشدار بە ئەگەر و کاتە فێر نەبووی باخێرا پارەکە شت بەزایە نەڕوە ئەو کاتە پارەکە ڕەنگە زیاتر بێت بەزیتر هەیە هەر بووی ناگونجێت ینی بە پێی کاتەکان بووی ناگونجێت ئەگنا سەرەتا پێ ئەڵێم ئاگاداریەکە مۆڵم لە گروپەکەی بەشدار بە لە بەروی پارەیەکی کەمەیی ئەیتر کەسی وامان هەبوو بووی نەگونجاوە لەو کاتەیە بە تایبەت هاتووە دەرزی خوێندووە بێگومان ئەو کەسانی کە بەشداری خولەکان ئەکەن زیاتر لە چ تەمەنێکان لە تەمەنی 16 ساڵی و هەمان بۆ 55 ساڵی لە 16 بۆ 55 ساڵی بەڵێ زۆر باشە گرنگی ئەم جۆرە خولانە بۆ ئێستی کوردستان تا چەند گرنگە تا چەند هاوڵاتیان یا بڵێم گەنجان سوودیان لێبینیوە وڵا زۆر بەکو پێم وتی دەورەی کۆرسی خەیاتیەکەمانەوە هەر زۆر تایبەت بووە تا ئێستا زیاد لە 4000 بەشدار بوومان بووە لەوانەیە بڵێم زیاد لە 400 کەس خاوەنی ئیشی خۆیانن کەیسە بە تایبەتی ئیشەکەن ئێستا هاوکاریانەکەم ئێستش تەلەبەم هەیە 2016 کێت بۆ سەردانم ئەگەر شتێکی تازە مۆدلێک هەبێت باسی بکات یارمەتیە زۆر باشە مامۆستا نێرگس بەردەوامە بین بەڵام ئێستا کاتی هەواڵەکان چینە لای هەواڵەکان و دواتر گەڕێنەوە لای بەڕێزت بەڵێ خۆش ئێستان ئێستاش کاتی هەواڵەکان چینە لای هەواڵەکان و دواتر بەردەوامە بین ئەنجومەنی باڵای سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی کۆسڕە ڕەسوول عەلی سەرۆکی ئەنجومەنەکە کۆبوونەوەی یاسایی ئەفتانەی خۆی ئەنجامدا. کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی بۆ پەسەندکردنی پەیڕەوی ناوخۆ بەردەوامە و تا ئێستا 50 مادەی پێڕەوەکە پەسەند کراوە و باکوی دەنجی ئەندامانی سەرکردایەتیش ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی بۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی گۆڕە. وەفدێکی یاریان بۆ گفتوگۆکردن لەبارەی شایستە دەرەیەکانی جوتیارانی هەرێمی کوردستان و کێشەکانی کشتتوکاڵ و ئاو سەردانی بەغدایان کرد و بێگەر تاڵابانی وەزیری کشتتوکاڵی هەرێم ڕایگەاند لیژنەیەکی باڵا بۆ چارەسەری کێشەی شایستە دەرەیەکانی جوتیاران پێک دەهێنن. هێزەکانی پێشمەرگە و ئاسایشی گەرمیان و هێزێکی تایبەتی ئۆپەراسیۆنی سلێمانی بۆ دوورخستنەوەی مەترسیەکانی داعش لە ناوچەی گەرمیان بە پشتیوانی سێ فڕۆکەی جەنگی هاوپەیمانان چیوماڵی ناوچەی پەلکانە و غەڕێیان کرد و ڕۆبەڕووی تیرۆریستانی داعش بوونەوە و دواتر تیرۆریستان بۆ سنوورەکانی سوپای عێراق هەڵاتن.
محەممەد سعید وەزیری ڕۆشنبیری و لاوانیێرێم سەردانی قازایی چەمچەماڵی کردو لەگەڵ قایمقام و بەڕێوەبەری ڕۆشنبیری و بەشێک لە فەرمانگەکانی قازاکە و بەڕێوەبەری ناحەکانی سنووری قازاکە کۆبوو و سێکتەری ڕۆشنبیری و هونەری فەرمانگە ڕۆشنبیرەکانی سنوورەکەی لە ڕێی یاداشتێکەوە پێشکەشکرا. دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕێگەیان داوایان کردووە دەرماڵەی خوێندکاران دەست پێ بکاتەوە. یوسف حەسەن قایمقامی کۆیە لە لێدوانێکدا ڕێگەیان لە ڕابردوودا بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر تواندا لە ڕێگەی وەزارەتی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستانەوە فەرمانگەی پاسپۆرت لە شاری کۆیە بکرێتەوە. هاوڵاتیانی دەربەنی خان لە تەواو نەکردنی پرۆژە خزمەتگوزەرەکانی قەزاکان نیگەرانن کە هەندێکیان نزیکەی 10 ساڵ زیاترە بەردی بناغی دانراوە و نەبوونی پلان بە هۆکاری کەڵەکەبوونی پرۆژەی تەواو نەکراو دەزانن. هاوکات داوا لە ئیداری شارەکەیان دەکەن کار بۆ تەواوکردنی پرۆژەکان بکەن. ڕەحمان خانی بەڕێوەبەری بەنداوی دەربەنی خان لە لێدوانێکیدا بۆ کەناڵی گەلی کوردستان ڕێگەیاند هەمانجی تەواو لە نێوان وەزارەتی سەرچاوەکانی عێراق و بەڕێوەبەرەتەکان هەیە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی بەنداوی دەربەندی خان. خۆشەویستان ئەگەڕێمەوە لای میوانەکەمەوە گەڕێمە لای مامۆستا نێرگەز. مامۆستا نێرگەز لە خولەکانی لای بەڕێستانە بەتایبەت لە خولە پیشەیەکانە هەموو کەسێک ئەتوانێت بەشدار بێت یاخود ئەبێ ئەو کەسانە بۆ منە دەرچی پەیمانگا و زانکۆ یان بە شێوەیەکی ئەکادیمی خۆی پێشتر خوێندە بێتی یان شارەزاییەکی هەبێت ئەنجا بتوانێت بەشدار بێت. کورسی درومانەکە کێشەی شەهادەی هەبێ نەبێت. کورسی وایرمەنیەکەش تقریبان هەر ئەتوانێت شەهادەی نەبێت بەڵێ ئەتوانێت بەڵام وەکو کورسی ئەقلی سیارەکە زۆر پێویستە زمان بزانێت ئەقلی سیارەکە بەڵێ باشە شتەکان زیاتر بەکۆتە ناساندنەکە کارباییەکەش هەرە بێ شەهادەی هەبێت ئەبێ شەهادەی هەبێت شەهادەکان دیاری نەکردووە کە چییە؟ نا ئیتر شادەیەکی پۆلی 12 هەبێ ئەتوانێت بەڵام وەکۆژ ینی مامۆستا شاوکاریانەکە ئەوانەی کە شادەیانی وەکو تەسیسات و هەنێ بابەت و شت هەروەریانەگرێت. تەمەتان دیاری کردووە لە کۆرسەکانە یاخود؟ بەڵێ تەمەند دیاری کراوە زیاتر با بڵێن کۆرسی کارەباییەکانەوە هەر بە هەمان شێوەکو باسم کرد لە 16 ساڵ تاوەکو 45 تا 50 ساڵ. بەس بۆ نمونە کۆرسی کارەبایەکە کە کۆرسێکە یان بابەتێکی تۆزێ هەستیارە مناڵ لا بڵێ کەسێک کە تەمەنێکی کەمی هەبێ هەم ناتوانێت بڵێ درەنگتر فێر ئەبێت بابەتەکە هەستیارە بۆ ئەو کەسە بەس تەمەنی 16 ساڵ گونجاو بە بابەتی کارەبایی لە 20 ساڵ مناڵم وکوتم شادەی 12 ئەبێ هەبێ لە 20 ساڵ بەرەوسەر جا بە بابەتی کارەبایەکەی. زۆر باشە. بیرتان لەوە نەکردوێتەوانێت کە ئەم پەیمانگایە لە قیتری بکەنانە لە شارەکانی تر یاخود خولەکان ئەگەر بە کاتیش بێ خولەکان لە قەزا و ناحیەکان لە شارەکانی تر بکەنەوە؟ وڵای بیرم لێ کردوەوە بەزیانی حەزم لە ئیشێکی پەرژ و بڵاو نییە چونکە زیاتر خۆم سەرپەرشتیەکەم پێم خۆش نییە لە هەموو شوێنێک هەبێ و ئیشەکە پەرژ و بڵاو بێت ئەمێ ئیشێکی یەک شوێنی بێ و تۆکمە بێت. زۆر باشە. ئەو پەیمانگای ئێوە تا ئێستا چەند مامۆستای هەیە بە چەند مامۆستا بڵێ پەیمانگاکە و خولەکانە ڕابڕێەوە؟ تقریبان 10 مامۆستا. بە هەمووی 10 مامۆستا بێ چەندیان لە 4 کەسن کارمەندەکان 4 کەسن چەندیان لە با بڵێ مامۆستای بەشی کارەبان چەندیان مامۆستای بەشی زمانن؟ 3 مامۆستایان بەشی کارەباییەکەیە مامۆستای خەیاتێکەش تقریبان لە ئێسەیە با بڵێن بە هەر خۆمن بەڵام لە کاتی هاوی ناوە 3 مامۆستاین. بەڵێ ئەنجارە خولی زمانەکەشمان تقریبان 5 مامۆستا بۆ 6 مامۆستان 5 مامۆستا زمانەکان. بەڵێ چەند زمانتان بڵێ خولەکان بۆ چەند زمانەکەنەوە؟ ئێستا زیاتر زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی و داواکاریش هەیە لە سەر زمانەکانی تر بەڵام کەمتر لەسەر زمانی ئەڵمانی و هۆڵەندی ئەوانەشمان هەیە بەڵام کەمتر داواکاری لەسرە زیاتر عەرەبی و ئینگلیزیەکە خەڵک ئەگەر داواکاری هەبێت و فێرخوازەکان کەم بن خولیان بۆ کەنەوە؟ بەڵێ و کاتە پارەیەکی زیاتریان لێ وەرەگیرێت ینی بۆ مانای هەتا فێرخوازەکان زیاتر بن پارەکەی کەمترە. زۆر باشە. باسی زمانمان کرد ئەو کەسانی کە بەشداری لە زمانەکەن بە ماوەی چەندێک ئەتوانن فێری ئەو زمانە بن کە ئارەزوی ئەکەن و بەشداری تیاکەن؟ وڵای عادەتان هەر لیڤڵێک 2 مانگە خایانێت هەر لیڤڵێک 2 مانگە خایانێت بە چەند لیڤڵ ئەتوانێت ئەو کەسە بانی بڵێ بە شێوەیەکی باش کە ئیشی خۆی پێبەڕێ بەرێت؟
ئیسا عەرەبیەکە تقریبان بە 2 لێڤڵ ئەتوانن، ئینگلیزیەکەش 4 تا 5 لێڤڵ ئەنجا 4 تا 5 لێڤڵ عەرەبیەکەوتە تا چەند 2 لێڤڵ ئەتوانن بە 2 لێڤڵ ئەتوانێت کە کاری خۆی کاری خۆیانی پێ بکەن. بەڵێ زۆر باشە. لەوانەوەتە تەمەەن دیاریکرااو نییە وەکو زمانەکە بەڵێ نا تەمەەن دیاریکرااو نییە، بەڵام ئێستا لەم کاتەیە زیاتر تەمەنەکان گەورن لە کاتی زستانە. بۆچی هۆکارەکەی مناڵ مەکتێبی هەیە و کەمتر لە هاوینیشە مناڵان زۆر داواکاری لەسەر و زمانە هەیە. زۆر باشە. ئەم خولانی کە ئێوە کردوتانەتەوانێت بە شێوەیەکی گشتی دوای ئەوەی کە بەشداربووان لە خولەکانی ئێوە دەرچوون توانیویانە کاری خۆیان دەست پێ؟ ئەلحەمدولیلا زۆر باش. ئەگەر بە داتایەک لات بێ لە سەرەتایی دەست بەکاربوونی پەیمانگای دەرفەتەوە هەتا ئێستا چەند کەس توانیوێتی بێتە خاوەن کاری خۆی؟ ئەوەی کە خۆیان ئاگاداریان کردوینەتەوە، یعنی زیاد لە 40 کەس لە بەشی کارەبایەکە و توێتی سەخاوەنی ئیشی خۆمانین. ئەنجا ئێمە با بڵین بابەتی خەیاتەکە ئەوەش داوا بکات کە دوکانی دانەیە شتێک خۆمان ڤیددیۆیەکەین و شتەکانیان بۆ بڵاوەکەینەوە کە لەو شوێنەیە. بەڵام وەکو ئاگادارکردنەوە زیاد لە 40 بۆ 50 کەس ئاگاداریان کردوینەوە لەسەر بەشی خەیاتەکە. فیدباکتان بۆ گەڕاوەتەوانێت کە بوونەتە خاوەن کاری خۆ؟ بەڵێ زۆر باشە. دەستەکانی خۆش بێ مامۆستا نێرگز لە کۆتاییە ئەگەر شتێک پێت خۆش بێ باسی کەمە باسمان نەکرد بێ یان بەنیازن چه خولێکی تر بکەنەوانێ کاری داهاتوتان چیە بێت؟ وڵا کاری داهاتوو هەر زیاتر با بڵێنەوە لەسەر بەشی دیزاین و شتیانی مەبەستە بە شێوەیەکی گشتی بەنیازن لە داهاتووە چه خولێکی تر بکەنەوانێ یا کاری ئێوە چیە بێت؟ کاری پەیمانگای دەرفەت چیە بێت؟ وڵا تا ئێستا بیرم لێ نەکردوەوە، ینی بەشێکی تری بۆ زیاب بکەم هەر لەسەر ئەو بوارە ئیشەڵا بە تەمام هەر ئەو بوارانە بەرەو پێش بەرم. پێش ئەوەی کە بەرنامەکە دەستێکە باسی خولی مناڵانت کرد. خولی مناڵان پێشتر هەتان بۆ یان بەنیازن؟ نە هەر هەمان بووە خولی مناڵانمان هەبووە زیاترەوە لە هاوینە ئیشی لەسەرەکەین. هەموو هاوینێک بەردەوام هاوینێک بەردەوامە بێ. بەڵێ زۆر باشە. دەستەکانە خۆش بێ. زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردی. زۆر سپاس بۆ مامۆستا نێرگز مەجید بەڕێوەبەری پەیمانگای دەرفە. سپاس دەکەم. بەڵێ خۆشەویستانە چینە لای بەرگەیەکی تری بەرنامەی ئەمڕۆیش بەرگەی نیگایە با پێکەوە بینەری بین و دواتر بەرداوامە بین.
بەڵێ خۆشەویستان دەچینە شاری دهۆک و لە سەرکار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی ژینگەی دهۆک لە ئێستادا پەیامنێرمان کاروان سادق کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە زانیاریمان دەداتێت لە سەرکار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی ژینگەی دهۆک. کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش زانیاریەکانی لای تۆ چین بە ئێمە بە بینەرانی بگەینیت. بله چنور سپیداتا جنگه نل پارێزگە هادوو که بحث ل کارو چالاکین جنگه ها پارێزگە هادوو که بکەین لبری که ام بحث جنگه بکەین بحث جو پارێزگە هادوو که ام بجین کش و هوای پارێزگە هادوو که بکەین که جدی وره کش و هوا که گلک سارا و بفربارین نهال پارێزگە هادوو که نوستانتر پارێزگە هادوو که دست بکریه که وقت ام پرک و هاتین بجین پلا سارمای بجین سالب چار بو یعنی گلک سارما بول پارێزگە هادوو که نهاجی بفرد باریتن بین استر جنگه چنور جنگه ها پارێزگە هادوو که رهبریات جنگه پارێزگە هادوو که بتنه کاره پاقش کردن و بجین چافداری کردن پاقشیا پارێزگە هادوو که نینه بلکو چافداریا جنگه ها پارێزگە هادوو که تیتا کردن بو یعنی ولاتی بجین گیانوارین کیوی نکوژن کود وی دمی دا دم بفرینی دا گلک ولاتی قستاچیات کن گیانورین کیویت کشن کو وگاوه دلیوه بوان کو گیانورین کیوی بجین آشکران جهنوات آشکران رنگ ولاتی گلک قستاچیات کن بو کشتنا گیانورین کیوی اوجی پریکایاسای قدغه هر وصلا دستگاه سانا بجین سانا دیار کر بو کو جنگه ها پارێزگە هادوو که جنگه ها که خراب پارێزگە هادوو که جنگه ها و گلک ها پیسه ای که شوان باجران این که هاتیه دیار کردن پیسترین باجر اوجیش بر هندک مصفی نیاسایی پارێزگە هادوو که لکاشه هاتی ندانان جبو پرسیار کردن لسروه کابوچی اف بجین پارێزگە هادوو که هاتیه دیار کردن و که پیسترین باجر هر وصلان کاش پنگا فاتیه هاویتن بو ولاتی حیوان کیوی انجی بجین گیانورین کیوی نکوژن برس محمد طاهر گل مدار و بر جنگه ها پارێزگە هادوو که برس اگر کرم که بر کامیره بو مدیان که بریکو ام هندک بسیارنش تب که چالاکین هواین پارێزگە هادوو که خود چه داد بین و کو رو بری بله سپیده باش با همی بینران طبعا از بری بحثی اوان هر دو بابت گرنگ بکم ما دو چالاکی تایبت کل ورز زوستان تایبت از بیجم دم بفربارین هات انجام دان شلای فرمانگاه جنگه هادوو بوی مرمی که ام بشین خارنه پیدا بکن با آجال کیوی تایبت دم بفربارین و ام بشین دوری چی های لو ما مدو هود برفره گلک طبعا هاریکاری ها خلک دهو که گلک هاریکار بوینه مشیای که گلک زادی یا ام بشین علف بتن ما پیدا کریش خدانت خارنگاه ها هر وصا هندک کارگاه ها او علویت ما ام بجین کسکاتی ما همی خربه کرینه ام شیانه وی خارنه دابین بکین بو آجال کیوی بو وی مرمه چونکو دمی بفربارین آجال دائما یه ضعیفه بخول خارنه دگرتن نیچیروان دائما بخول فرصت یان دلیوز زانتن وی فتره استغلال بکتن محاولیت کتن آجالی بدسخو و بینتن چش شواب بتن مجی یعنی ام بالعکس ام کارت کین ام محاولیت کین کو زادی پیدا بکین لما از بیجم کل یا فر الویری از بو خلک کی دیار بکیم تایبت از بیجم وان کسا اوینی چیرت کتن تایبت سنوری پارێزگە هادوو که هاتانو که یعنی از بیجم جه داخلی یعنی گلکش خلک ما تایبت نیچیروان ما دچتن نیچیرکتن نبو هندیه کو بو مبستکا بازرگانی بتن یا گوشت وی آجالی بخوتن احتمال و کیوایه بخود زانتن بوی خوش دمی بچته نیچیرکی حیوانک آجالک طير وطوالك بيتا كشتن بوي كما كيف بيت بتن ياديش از بيجم طبعا افياسا هاتيا ديار كرن و چندين تعليما و رنمانه اوه بو هنده بو پاراستنا اوی آجالی بيتا كرم تايبت اوه برف نماني وچتن دائما ام بيجن حتى يعني نيچيروان ما بيتوية بچك رحمه يا ابويگ يا نويري بتن آجالی بتن تايبت از بيجم دمي زيدبوني ما چندين جورت آجالی تين دمي زيدبوني چنا بتن قدغه بيتا نيچير كرن
کردن هر وسا دمجی و هر وسا ریکانی چیری جهات دست نشان کردن ابتورا یا ام بیجین حتی سایقت کهربایی گلک جارا یا اف آمیرت یا او جفتت تبکار اینان حتی الویری جهات دیار کردن دبچه واز بتن اف برکت تا هاویتن چنا بتن اوت ام بیجین گلک برکاب هاویتن یعنی تورا جی بتن یا شوی بتن چیر کردن او همیت هاتین دست نشان کردم تایبت از بیجم کارمند یا فرمانبری جنگه بتن چه فرمانگاه دسته جنگه بتن یا پلیس جنگه یا هزا پیشمرگه جنگه اوه دیارکت دمی چه دنی چیره اوه دیتا فصل کردن یعنی نا میده سر شور خو یا کار خو یعنی چه نابت نیچیر ادوی دمی دا بیتا کردن لو ما از بیجم حتی چندین رینما میتین و حتی سزاواجی 300,000 دست بید کرد حتی 10 میلیون آجی چتن ام بزانین یعنی اف نیچیر وانت چتن دمی نیچیره بکتن نیا سایی بتن ندی رینما ایت ما بتن ام اجراعات آورگیرین و چندین جارا کو ام بیجن هو با یا سایل دفمه چویل دادگاه حاضر بوده و همچنین اجراعات خود سروان کسا چسبینین ما مستعنی حتی وگاوه و کس اکسیزاده هر سر نچیر کرنل پارز جهادو بله آلیتا طبعا گرتن آنو وان نیچیر وانا چاوه اشلای هزا پیشمرگی بو فرمانده پیشمرگی بو پاراستان جنگی و هر وسا پولیست ما یه دارستان جنگی اوه هر دو پیک و هماهنگیت کتن او کسی تیتا گرتن تینا روانه کرن بو دادگهه الوی حالتی جی ام چین یعنی بیجن دیف تعلیمات ورین مایت ما اوه یا اما لازم بیتا سزادان یا اما یعنی هندک اجراعات دی سروی کسی تیتا چسباندن اوه چند یعنی خلال وی هیویدا اوه دو حالت مل آکل پیدا بو مل زاخو پیدا بو یعنی خلال وی فتره دا یعنی امید بینین یا بوی دیار دب تایبت بله برستن بین الستر یعنی خولن هشیار کرنه تایباتی جل قضا و ناحیه انجی بیجین لگوندا چونکی برای پتر نچیر الوان دورات تاکرن هوا چه خولت روشن بیری وکیل نه بو خالکی کو بزان نفش تاکی بله بردوام ام هک بحثی رول خوب که این تایبت جنگا دو که یا بسر دسته پاراستن و چاکدین جنگی رولمه سرکی اوه کوچافدریه و هر وسا هوشیاری ناف تخان داب تایبت از بیجن کو عمل قطابخانه گلک ام مادس بکری روزانه تیمت مچ ناف قطابی داو اوان هوشیاری بابت گرنگ بشنگی و ام بلاوت کن هر روزا گلک جارم چوین القضا و ناحیه الگندا مبابت برنامه که تایبت یه ام بزانین دمی آریشه پیدا بتن بنمونه مثلا داربرینه یا صوتنا دارا ما برنامه جه که تایبت دانا بو هنده بو هوشیاری یا خلقه کی بکن مکسید اوت برنیاس مثلا بجین سر آست گندا قضا و ناحیه مخروت کرد مسایت آینی بو مختار بون و اف کسی مثلا برنیاس بشین کسی که نافدار باید ناف وی تخیدا مگازی کلیه و امشیان هوشیاری بلاوه بکن راستی از بیجن بو نحیا سر بابت نیچیره یعنی ما ام بینین گلک بابت شند ماستره یعنی خلق ما یعنی جه داخیه امید بینین حتی اف دیاردا نوکه شرکوا دست بکلیه بطایبت الشیلادز و دیرالو که یعنی یابوی آریشکا گلک آمازان الدفمه افریق خراب تایبت از بیم خرابت اوید بو پارستنا آجالی ام حسکن او جهاری ما بکن و بین سرخطی ام بشن وی دیار ده قدغه بکن یا کم بکن بله محمد تا بحثی دار برینه کر دوی دمی دا کو گاس و کو پدوی افسر والاتیم پارزگی ها دو که دنهات یادا باش کرن اونا بیتا یعنی هو کارک کو هین هند نشنگی واشتن السر خالکی بکن و دار برینه گومان تدانینا الویری ام از حسکم یعنی اشارت بدم هنده هر چند مگلک یعنی السر هنده ام شاینا یعنی وقف کتابت فرمی آراسته جهت شولشی بکن کوب تایبت اویز استانی ام حسکم بری کو ورز استانی بتن کو اف گاز بیتا بالا وکرن یا سوتمنی سر خلکه کی تایبت خلکی چیای دورا چیای یعنی دا اف دیارده یا اف دار برینه نمینه نو که خلکی چتن دارات براتن ام نشین دیفچونی جی بکن بجنه تو وجداران نبری ناچبت قدغه چنابت مفایوی داری اوه ایدی بشتن پا عیالیم بمرتن سرمادا راسی اوه یا بوی هوکارک و فعلا ام نشین دیفچونه که اکسر الوان کسا بکن هکر افسو تمنیه یعنی بدرستین ایتا دابش کرن سر حوالاتیا سوارت یعنی از حس کم هر دیسا او موضوعی که هاتیا بلاوه کرن که ما پاناله که جان ما ترتیب کرن
بو کل پارزگاه دو که جوانترین پارزگاه بس بیسترین شینکه ما بس تام اوه کو اوه بوی فعلا آخف نکا زور ناف خلق کیدا تایبت حریم کردستان هاتیا بالا کردن کو پارزگاه دو که بیسترین باشه لو ما از حس کم یعنی اشارت بدم وی چنده دمی ام بحثی پارزگاه دو که پیکین هکم بحثی بس دورا کاش بکن کو یا پیش سازی اجید بیجم کو فعلا بیسترین دوره بس از بیجم بلا مرو و منصف بتن ما گلک دوره دیه تین کو باشترین یا جوانترین شینگه ملوی پارزگاهی تین لو ما از بیشم اوه نابطه قیاس بس از بیشم اف دورا کاشی فعلا او کالاناسا دمی راپورت خوب بلا وکری کل 2005 دست بکریه حتی 2014 که ریجا نکسی هاتی قیاس کرن که توی دمی دام آریشت گلک مازن هبوینه که او پالاوگه ها دمی کاری خورد کری اف غازت مترسیدار نکس بویه اس اوکس بویه سی اوکس بویه ماده هیدروکربونی بویه نت هات نصوتن یعنی هات بالا بکرن ناف هوایی ده لما اف مترسیه یعنی الویری پیدا بویه لما از بیجم که وک داتا البردسته ما که پرزگاه دو که داتای توا میتین یت آوی میتین یت آخی میتین که باشترین از شم بیجم یعنی هکر امبراوردی بکن گل دورو برد ما گلک جنگه که پاقیجه بس دورا کاشی نبتن فعلا جنگه الویری آویران بویه محمد ام بین سر هر دورا کاشی و کوتا دیار کرن اف مصفیه چنه هوا سردان کدیه چنه گازنه غازنه و اف مصفیه دیاسایی نه یانه بله اولا اف پالاوگه یا مصفیه نت یاساینه معنیزی که نوکه پنجی گورا پانایتین تصفیه ام بیجن تصفیه ایکی و تصفیه دویه و هر وصا فلاوین آن فیو اویلا ادبیجنه و هر وصا گورا پانا خزنه بو اوان برهم تیتا یعنی برهم دار الویری طبعا اف خامات تیتا تصفیه کرن بارابتر اف گازوایله تیتا یعنی دابش کرن یان خلکک بارابتر خدانت موالیده بخو مفایلی ورد گرتن الویری حسکم به اشارت بدم هنده کو با پیسترین گازوایلا در کفتن و مصفایا گلک یعنی کوالیتیاوی نه باشه ریجا کبریت گلک یا زیدهت بتا اگر هنده کو فعلا کارت کرنی فعلا الپارزگاه دو که بکتن دم اف خدانت موالیده اوی گازیب کارتینتن لو ما از بیش مدیف چونیا کری و هم تقریبا سردانت بردوام بو وان پالاوگه هات کین مگلک خدانت وان پالاوگه ها سزای داینه دیف تعلیمات و رنمایت ما ب 8 میلیونه حتی هنده کشور 16 میلیونه ما سزا داین افریقا دادگاهی طبعا ما هنده کشور حتی 7 خدانت پالاوگه ما آراسته دادگاهی کرینه کو پیتوی اوه دادگاه مجرای خوار بگیرتن دیف تعلیمات و یاسایت ما بله بجن بوچی هین نشن دا بخنوان مادام تیاسایی نینن بوچی هین نشن بگیرن ما گلک جارا محاوله کرد ما گفت ما دو ریک چاره سریه تن یا اما اف پالاوگه بین دای خستن بنی را نمینتن اوه کو چاره سریا ایکیه یا چاره سریا دوی ما گفت اوه بین رخستن دیف تعلیمات و رنمایت ما 21 مرچیت هاتینا دست نشان کردن هک دیوان تعلیمات و مرجابیت چسباندن قناعت من ما چه کیشه و آریشنا میدتلوی دوری لو ما محاوله جدی سر هاتی نکردن سر آست دسته سر آست وزارتا کو لجنکا تایبت هاتی درست کردن بنینا بسروکاتیا وزارت ناخو هر وصا بنینا راتیا سامان سروشتیل گل دسته گل چندین وزارت پیوندیدار کو هندک رنمای تایبت دستنشان کرینه اینا ندر که رنمای جماره ایک سال 2020 اف رنمای پیتویه بیت یعنی پسند کرن یعنی بیت بلاوه کرن الامبیجین روشنامه و قاعده و پشتینگه دی کار سروان ایتا کرن قناعتا من ما محاول جدی سرهاتی نکرن بس جه داخلی حتانو که امنشیانه ایک پالاوگه بیتا قباط کرن زور سپاس محمد طاهر و بله رغبالیا جنگه الپارزیا دهو که بله چرون او زانیاری بونین سر جنگه ها پارزیا ها دهو که وکو دیار کری وکالستانا بیجین پیسترین باجر وکو ما مستای دیار کری که او کارجی همی او پالاوگه نیاسایی نیل که مالگه ها کاشه همی بیجین زۆر سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بەشێکی ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت بەڵێ خۆشەویستان لە دهۆکەوانێ دەگەڕێنەوە لای شاری هەڵەبجۆ دەچینە لای پەیامنێرمان فەرحان حەمەخان کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە و زانیاریەکانی ڕۆژمانایەتێ فەرحان سڵاو لێبێ و بەیانیت باش زانیاریەکانی ڕۆژ لای تۆچی ئەگە سەرەتا لە کەشوهەوا دەست پێ بزانین کەشوهەوای هەڵەبجە چۆنە؟ بەڵێ چنوور سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە
ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە کەشوهەوایەکی ساردی هەیە و پلەکانی گەرما لەژێر سفرەوەن و ئێستا بەپێ و ئامێرانی کە هەن لە ناقس 5 پلەی گەرمی و لە درنگانێکی شەوی ڕابردووەوە با بڵێن بەفربارین دەستی پێکردووە لە ناوچەکانی هەورامان و لە ناو سنتەری پارێزگای هەڵەبجەش بەفرێکباریەوە بەڵام بەفرەکە کەمتر بوو بەڵام بە شێوەیەکی گشتی کەشوهەوایەکی زۆر سارد هەیە لە هەڵەبجە و هەوایەکی ساردیشی لەگەڵا هەیەەوە بەهۆی ئەو هەر بەهۆی ئەو شەپۆلە بڵێن بەفر و سەرماوسۆڵەیە کە ڕووی لە پارێزگای هەڵەبجە کردووە دەوامی خوێندن لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕاگیراوە و لە سنووری قەزای سێ سادقیش بە هەمان شێوە دەوامی خوێندن ڕاگیراوە و لە قەزای پێنجوێنیش بە هەمان شێوە لەسەر بڕیاری بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردە دەوامی خوێندن ڕاگیراوە بۆ ئەوەی کە خوێندکاران ڕوبەڕووی هیچ جۆرە مەترسیەک نەبنەوە بۆ کەشوهەوایەکی زۆر ساردی هەیە و بەپێی ئەو ئامارانی کە لە بەردەست مندایە تاوەکو دوێنێ بارانبارین و بەفربارین بەم جۆرە بووە لە سنووری پارێزگای هەڵەبجە کۆی گشتی بارانبارین ئەمساڵ 270 میلیم بووە بەراورد بە ساڵی ڕابردوو 625.4 میلیم تاوەکو ئەم ساتە لە ساڵی ڕابردوودا باری بوو و لە ناحیەی سیروان کۆی گشتی بارانبارین لەم ساڵدا 270.7 میلیم بووە بەراورد بە ساڵی ڕابردوو 491.8 میلیم بووە تا ئەم ساتەوە لە خورماڵ 278 میلیم باران باری وە کۆی گشتی بووە لەم ساڵدا بەراورد بە ساڵی ڕابردوو 685.5 میلیم بووە لە تەوێڵە 406.1 میلیم باران باری وە کۆی گشتی لەم ساڵدا بەراورد بە ساڵی ڕابردوو 741.8 میلیم بووە و لە ناحیەی بیارە 352.2 میلیم باران باریوە لەم ساڵدا و بەراورد بە ساڵی ڕابردوو 757.5 میلیم بووە. لە ئێستادا دەور و پشتی هەڵەبجە شاخەکانی هەڵەبجە سەرجەمیان بە بەفر سپیپۆش بوون و لە ناوچەکانی هەورامان بەفرێکی زۆر باریوە و بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجە ئاگاداریەکی و هۆشداریەکی بۆ شۆفێران و هاوڵاتیان بڵاو کردوەوە ئەگەر بە منبەستی زەرور نەبێ ڕوو لە ناوچە شاخاویەکان نەکەن بە تایبەتی ئەو ناوچانەی کە لە هەوراماندا بەفرێکی زۆری لێباریەوە و هاوڵاتیان لە کاتی بەفرباریندا بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و وێنەی یادگاری ڕوو لەو ناوچانە دەکەن. بۆیە داوایان لە هاوڵاتیان کردووە پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن بۆ ئەوەی کە هیچ جۆرە باڵێن مەترسیەک ڕوبەڕوویان نەبێتەوە و دەوامی خوێندنی سەبارەت بۆ پرۆسەی کە بۆ ئەمڕۆ ڕاگیراوە چاوەڕوان دەکرێت کە لە چەند کاتژمێری داهاتووتردا بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردەکە لەلایەن باوڵێن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەسەڵاتیان پێدراوە بۆ ڕاگررتنی دەوام لە بارودۆخە نەخوازراوەکاندا چاوەڕوان دەکرێت لە داهاتووتردا ئەوانی زانیاری زیاتر بۆ سبەی نێبڵاو بکەنەوە کە ئایا دەوامی ڕسمی دەبێت یاخود دەوامی ڕسمی نابێت. ئەمە بە شێوەیەکی گشتیە و زانیاریانن کە لە پارێزگای هەڵەبجان. ێرمان فەرحان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمان بووی سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەری دووەمانە ئەوش گفتوگۆکردن دەبێت لەسەر پەروەردەکردنی منداڵ بە شێوەیەکی دروست بزانین ئەو هەنگاوانە ئەو ڕێنمایانە چین کە ئەگەر لە خێزانێکدا یاخود دایکان و باوکان بیگرنە بەر ئەوە منداڵەکان بە شێوەیەکی دروست پەروەردە دەکەن و مناڵەکان دەبێتە خاوەن کەسایەتێکی بەهێز منداڵەکان پشت بە خۆی ببەستێ. لە ئێستادا زۆرێک لە مناڵان کە لە ئەرک و کاری ڕۆژانەیاندا بە هەمیشەی پشت بە دایکان و باوکان دەبەستن پشت بە خۆیان نابەستن. چی بکەن بۆ ئەوەی کە هەم مناڵەکان بتوانن پشت بە خۆیان بەستن هەم دایکان و باوکان وا بکەن کە منداڵەکانیان پشت بە خۆیان ببەستن و لە هەمان کاتدا کە ئێستا زۆرێک لە مناڵان بە دیارتیڤیەکانەوە زۆر دادەنیشن سەیری فیلم و ئەفلام کارتۆنەکان دەکەن سەیری مۆبایل و ئایپاد و تەکنەلۆژیاکەن بزانین کاریگەری ئەمانە چی دەبێت لەسەر منداڵەوە لە هەمان کاتدا کاتی گونجاو و چ جۆرە فیلم و ئەفلام کارتۆنێک باشە و گونجاوە بۆ مناڵان هەتا سەیری بکەن. بۆ مەبەستەش بە خۆشحاڵی ئەوانەی میوانداری زۆر بەڕێز ساکار عەلیمان کردووە ئەزموونگەری لە پەروەردەی منداڵ. ساکار خان سڵاو لێ بۆ بەیانیت باش. بەیانیت باش سڵاتان لێبێ. زۆر سپاس دەکەم. ساکار خان هەمیشە وتراوە ئەگەر کۆمەلگا بتەوێت کۆمەلگا بگۆڕی دەبێت سەرەتا لە مناڵەوە دەست پێ بکەیت یاخود دەڵێ مناڵنەوەی دوا ڕۆژن ئەگەر بتەوێت کۆمەلگا بگۆڕێ بێت لە مناڵەوە دەست پێ بکەین. ئەگەر بمانەوێت منداڵێک بە شێوەیەکی دروست پەروەردە بکەین پێویستە چۆن بێت؟ بەڵێ سپاسدانەکەم بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە چونکە هەرەکو بەڕێستان فەرمووتان بۆ کۆمەلگایەکی تەندروست کۆمەلگایەکی بیر و زەهن ڕۆشن
پێویستە نیە کە تۆ ئەو کۆمەڵگایانە ئەو مناڵ لە خێزانەوە کە دەست پێکا پەروەردەکەی دایک و باوکەکە ڕۆشن فکر بن، دایک و باوکەکە ئەگەر چی ئێمە جیلەکانی ئێمە و پێش ئێمە بڵین ئەو ڕۆشن فکرێتیان نەبوو بێ یاخۆت هەروە بە شێوەیەکی عەشوائی کە ئێمە پەروەردەکرابین. هەڵبەتە ئێمە لە ڕێگای ئەزمونانە کە دەستمان گەیشتووە زیاتر ئەوە بۆ کە ئەگەر بە مناڵی معاناتی شتێکە کردبێ چووی لەسەر ئەو معاناتی خۆت ئەو شتت ئەگەر بۆ نمونە و جۆ لێ نەگیراوە ڕەت وەرنەگیراوە زیاتر لەسەر ئەو مۆزوعانە بە دوایە چوویت مەسادرت هێناوە خوێندوتە تۆ شتت خوێنەوە ئەمانە هەتاکو تێبگەی لە مەسەلەکە چۆنە. بەڵام کە کاتێ من بوومە دایک ئەو معاناتانی کە بە مناڵی خۆم کردومە لەسەر ئەوە سعی ئەەکەم شت ئەەکەم معلومات وەرئەگرم کە ئەم پرۆسەیە دووبارە نەبێتەوە لە حیاتی مناڵەکەمە. بە ڕەئی من وەکو ئەزمموی دایکایەتی کە لە ساڵی هەشتاویەکەوە من هاوسەرگیریم کردووە و خاوەنی 4 مناڵم بڵێن مناڵەکانم بچووکەکەیان 29 بۆ 30 ساڵە ئەوەی کە من تامم کردبێ لەم ژیانی دایکایەتیە گەورەترین شت بەلامەوە ئەوەیە ئەو مناڵی پەروەردەی ئەەکەی هەر لە ساوایەتیەوە فێری ترسینەکەی ترس گەورەترین شتە لە بەردەمی کارکتەری کەسێکی بەهێزا کە دروست بێ. تۆ هەر لە مناڵیەوە کە باوەشتێ و شیری ئەیتێ دایک لەو کاتانیە زیاترین سۆزەیە بە مناڵ ئەو مناڵە هەر عاتیفەی ئاات هەر عاتیفەی ئاات چکە برسێتی تێری ئەکات ژێری تەڕە پاکی ئەکاتەوە. پرۆسەی دایک لەم کاتا هەرم دووشتەیە ئاگاداری مناڵەکەیە برسی نەبێ پاک و خاوێن بێت. مەرحەلەی دوای ئەوە من بەش بە حاڵی خۆم نییە کە کاتێ خوای یەکە مناڵی پێبەخشیم هێشتا سەرەتا بوو 2 مانگ بوو لە سکمە دنیای مەسادرم هێنای خوێنمەوە هەتا مەرحەلەی جامیعە شتم ئەخوێنەوە چۆن ئەم مناڵە ئامادە بم بۆ دایکایەتی چی بکەم لەگەڵی باشە. مەرحەلەی یەکەمی مناڵ ئەگەر تەمەنی بکەین بە چەند بەشێکەوە 3 بۆ 4 ساڵی یەکەمی نییە فقط هەر پێویستی بە تێرکردنە لەگەڵ ئەوەی چۆن پاک و خاوێن بێت و شتی بۆ باسکەی خشتی بۆ باسکەی تۆ ئەو مناڵە هەر لە سەردەمی کۆنەوە دایکان لەیلایەن بۆ کردو گۆرانیان بۆ وتووە هەندێک قسە و پند و پێشینانی خۆشە ئەمانە جێی خوانیان کردوێتەوە. بەڵام دایکێک ئەلەم سەردەما ئەگەر مناڵەکەین کە تەبعاً نییە بە کۆمەڵی گۆڕانکاری وەکو عەسر و زەمن کە عەسری تەکنۆلۆژیا شت زۆر بۆ دایکە کەژ مەشغوڵە ئیشی هەیە ئیلە ئاخری ئەم شتانە ئەمانە دەوری هەیە. بەڵام ئەم مناڵە تۆ یەکەم شت ئەوەیە نییە دایکەکە میهرەبانە لەگەڵیا ترس فێر نەبێت بوو دواتر کە ئەکەوێتە نوت و قسەکردن مناڵەکە ئێوە شتێ بگەڕێتەوە دایکەکە پێی ئەڵێ بێدەنگ بە بێدەنگ بە سەرکوتی ئەکا مەجای بەرێ کاتی بەرێ بە ئەو شتەی پێێتی تێوگەێنێ لەوانەیە 3 جار 4 جار نیە لە عمری 3 بۆ 4 ساڵە ئێوە شتێکت بۆ بگەێنێ ناتوانێت بکات. ساکارخان باسی ترسێ کرد دروستکردنی متمانەی لە متمانە بۆ مناڵ یا لە لای مناڵ هەتا چەند مناڵێک کاتێکە متمانی بەخۆی هەبێت کاریگەریە بێ لەسەر کەسایەتی مناڵەکە لەسەر داهاتی مناڵەکە. ئەمە طبعاً بە تەعاملی ئەو دایکە لەگەڵیا کە وای لێ کرد کە ئەو مناڵە ترسی نەبێ متمانە بەخۆیە بێ متمانە بەخۆی قسە ئەکات یعنی دەربڕین یەتە ئاراوە مناڵەکە دەربڕینی ئەبێ کە دەربڕینی هەبوو توانای نوتقی هەبوو قسە بکات کەواتەنێ 2 مەرحەلەی گەورەی لە ژیانیا تێپەڕان یەک نەوترسانوە 2 ئەتوانێت دەربڕین کا گزارش لە دەربڕین کا ڕێگەی پێ بێت بڕیار با لەسەر ئەو شتانی کە پێ لە سەرەتای یەکەم شت با پێ بڵم مناڵ 10 ساڵی یەکەمی پێویستی زۆر بە دایک و باوکێتی بە تایبەتی دایکی بڕوان پێ بکە تا 10 ساڵ کە ئامادە و کرد لە دوای 10 ساڵیەوە ئەتوانینی وەلاینەی ئیتر ساحبی بڕیاری خۆیەتی ساحبی قسەی خۆیەتی ساحبی هەموو شتەکانی خۆی بەمانای بنچینەی کەسایەتی مناڵەکە لە 10 ساڵی یەکەم 10 ساڵ یەکەم دواتر مەرحەلەی یەکەمان کەوتمان ترس نەبێ دوای دەربڕین ئەبێ مەرحەلەی لەوە سێهام گۆگرتن مناڵ فێرکەی کە گۆ بگرێت بۆ نمونە دایکێکە لە مناڵیەوە چیرۆک بۆ مناڵەکەی ئەخوێنێتەوە بە کتێب بێ یاخۆت چیرۆکی خەیاڵی بێستەر زاری خۆی ئەو مناڵە والی ئەکانیە گۆ بگرێت لە چیرۆکەکە زۆر مهمە ئاگاداربی لەو چیرۆکەی کە بۆ مناڵەکەتی باسەکەی هەموو کاتێ ڕۆڵی پاڵەوان نەی بە مناڵەکە ینی مەسەلەن نییە وای کرد ئەمەی کرد ئەوەی کرد نەجاحەتی بدەستێنە لە چیرۆکەکانە هەنێ جار ئەوەی تابێت کە ئەم مناڵە فەشە لەهێنێت
لەم شتانە فەشەل هێنێ لەو کاتا فێری ئەوەی ئەەکەینە کە ئەم مناڵە ئەگەر هاتوو لە ژیانیا تووشی فەشەلێک بوونی مەیوز نەبێ بێتاقەت نەبێ ئەمە ئەڕوا بەسەریا جارێکی پێچوانەکەشی هەر دروستە کە چۆن مناڵەکە فێرکەی کە گوێ بگرێ بۆ دایکەکە لە هەمان کاتە نابێت دایک و باوکەکەش گوێ بۆ مناڵەکە بگرن بزانن داواکاریان چییە پێم وتی مەرحەلەی پێش ئەمە دەربڕینەکە بوو دەربڕینی مناڵ کاتێک کە شتێک قسە ئەکا مناڵە بچکۆلێ بۆ نمونە تەمەنی 3 بۆ 4 بۆ 5 ساڵە کە قسەت بۆ کە زۆربەی حاڵەت من ئەمە ئەبینم نییە سەرکوتی مناڵەکە بێدەنگ بە یعنی گوێی لێ ناگرێ يعني يا تحملي نيا بون ولا برسالة لك على أستيرتشي على مانكتشي على فلانشتشي على دايكتو من شون بو دايكك يا خوي شرمكا باشا فيري او ازاتينك راوا ترسن راوا كباسي بعزشتينك بعز موضوع اجني قد غير باسيكا من على كلينا زاني لا من على كلا تو زيرك جوابينا برساري قوري لا دايك تو هيزدني تو انا دنيان يان اترسي جوابي برساركاني بيتو تو بوت هي براستي بني ساعات دانشي بس ساعات دانشي جولو من على بقرينيه حتى اوشتو بيقلت تاتي وأجينه إنجا توشون قناعت بوا أكي أما أنا همي مراحلي خويه هل بتخو من ما بس تبقوني كجياني إنسان لقلبي بيت قلبك بيني خت يدا بني رك لستري بروي أمشتانا اشتي تريتي أكي لم بينانية تو جنوب يردكلاني أنواع مشاكل رينا كوتن أمشتانا بيتا بردمي أنا بلام زور مهمة كاركتري من علاقة لبردمي من علاقة لبردمي من علاقة بعز قصيك بعز توربوني بعز هالشونك كهيا كزور جار كزش من لي بدرنين حالتك نفسية توبودية جاري أوتو من على كد بركوتي أو أبي بلان بارحة يا زور جار كدتنا ميواني جورة ومنال هموي بيك ويا جورة كان أنواع شيء بموضوع باسك لبرشاي منال كانه ياخد استا حياتي إما كوكو كومال جايك أو تي هين ببيروري مانيا شرهب وحرب والأزمات اقتصادية بو أمشتانا توبليتو نليد ناتوانيت من على كد يعني خود أمانة مسيطر بينيا بتواني هشتان بركوتي أم عزيتنا بن بلام نيا كتوكو دايكيك أوكو بيومتي أجر فيري أودكر من على كد ترسي فيري دربريني كرت فيري أودكر جو بقري كأمسي خالة بر لأزمن قراتي منه وقت دايكيك بجدي زور مهمة كاتب من على كد أتواني برجي همو أزمكاني تريجيان بقري كتواني راي خوي درب بري يك يقلوش تانا من على كد إمروبون منا أم بياني هالستين لخو هيلك أخوين سري هيلك يخون من زور جار أم برسارة مكر هيلك بتشنو عيك بوبكم بس بقوي منال بشكولين يملس عليه هيلك كلاو عليه هيلك ورون عليه نازمشي بس بوي فيري رأبي درب الرأ بزاني دنيت شيء أويت تو شيء أويت أو زور مهمة بلام نك ببيتشانك ودايك وباوكا كفرمان كان بسر منالك يا منال حزي لشتقني بزور در خوارديات أبي فير أبي خوي نية باشا ساكر خان لدان منال و بلي توندو تيجي دروني أمانة تاچن كاريگريان لسر كساتي منالك عبت بدل نهاية تمني منالي ولا داها توشيا بدل نهاية وطبعا توندو تيجي لها محالتك زور كاريگري دروني هي بسر إيمو براستي أجر يعني باش بحالي خود وكو أوي أجر حتى أجر بركوتي أو بوبي دواتر لمرحلة جوريتي تا خود إيش لسر أو نكر بيك أو گرژیە دەرونەی ناوت بڕەوێنیتەوە زۆر کاریگەری ئەمێنە لەسەر دوات لێ ئەکا کەسێکی ترسنۆک دەرەچی کەسێکە بی کە شەرم ئەەکەیت بە ئەمانە هەموو زۆر کاریگەری ئەبێ هەڵبەتە نیە لە زۆرینەی حاڵەتەکانە ئێمە وەک مرۆڤ نیە بەدەرنین لەو توندو تیژە بەری کەوتوین بەڵام چۆن مهمە ئێستا تۆ کە تۆ ئەگەر کارکتەری تۆ کەسێکی بەهێز دروست کرابێ کەسێک بی ئیمانت بە گۆڕانکاری هەبێت من زۆر جار خەڵکەڵێن ئەڵێن تەبیعەتە ناگۆڕێت مثلەن کەسێک تووڕێ ئەڵێن ناگۆڕێت من ئیمانم بەوە نییە بەشەر زۆر ئاسانە ئەگەر یەک تۆز ئەم گۆڕانکاریە لە مناڵی لە هەموو مەرحەلەیەکە مەرحەلەی بۆ نیە تۆ ئەتوانی کار بکەی لەسەر خۆت بگۆڕی زۆر شت هەیە لە ژیانە ئێمە تۆ خاوەنی وزەیەکی زۆری لە لەشتا وزەیەکی زۆر لە ڕادە بەدەرت هەیە ئەم وزانە تۆ ئەتوانی بەکاریان بێنی چۆن بەکاریانێنی زۆر ئێستا عەسری معلومات هەیە لە سەرچاوەی یعنی باوەڕپێکراوە ئەتوانی نەک هەموو شتێک کە لە
بڵێن ئینتەرنێتدا ئەبەزێت و تۆ بڕێ بە قسەی بکەیت و شتانە نەخێر تۆ بێ بە ئۆبایی ئەوە بە ئاگابی بزانی مەزدەری ئەم زانیاری کوێیە شوێنێکی مەوسوقە زۆر شت هەیە ئەتوانی لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی ئەفلامی بەخۆتەوە بەڕاستی نییە کە تۆ لەو فەزایی کە لە ماڵەوەیت سەیری فیلمی زۆر بەقوت هەیە بیکەی کتێبی زۆر باشەیە بیخوێنیتەوەی لە ڕێگەی ئەوانەوە ئەزمموی کەسانی پێش خۆتەوە کە چی بووە چیان کردووە چۆن ژیاون چۆن بیریان کردوێتەوە ئەتوانی لە ئەزمموی ئەوانەوە بە تۆش بگات باش ساکاخە زۆر جار دایکان و باوکان مناڵەکانیان بەراورد دەکەن بە مناڵێکی تر بە مناڵی کەسێکی تر پێی ئەڵە بۆ من ئەگەر لە بە مۆزوعی خوێندن و زیرەکیا بێ ئەڵە تۆ بۆ نمرەکەت ئەوەیە بۆ مناڵی فلان کەس ئەوەی هێناوە یا تۆ بۆ ئەوە ناکەی بۆ ناتوانانی ئەو بکەی فلان مناڵ ئەتوانێت ئەم بەراوردکردە تا چەند کاریگەری لەسەر مناڵەکە بێت کاریگەری بێگومان خراپ طبعا ناخۆشبەختانە تا ئێستاشی لەسەر بێ زۆربەی ئەو حاڵەتە لە زۆر ماڵە هەیە بۆ نمونە دایمەن چاوەڕێی دەرەجەی یەکەمی لە مناڵەکەی ئەکا لەبەرەوەی قەت ڕۆژە لە ڕۆژان ئەوەی پیشان نایەوە تۆ ئەگەری ئەوە هەیە بۆ نمونە ئەم ساڵ دەرنەچیت بۆ نمونە پرۆژێکە بەدەستەوەی مناڵە گەورە بووە ئەوێت شانۆگەری تەقدیمەکات بواری تەمسیلی هەڵگرتووە لەم شانۆگەری تەمسیلا سەیرەکەی نییە پلێکی زۆر بەدەست باڵا بەدەستنیانێ فێری ئەوەی نەکردو کە تۆ ژیان مەودایەکی زۆر زۆر درێژ و زۆر ئالۆزە احتیمالە لە مەرحەلەکانی ژیانتانیە فەشەل بێنی بۆ نمونە زەواجەکەی لە زەواجەکە تا مرتاح نیت ئەگەر تۆ ئەم زەواجە هەڵوەشێنی تۆ کەسێکی فاشل نیت تۆ ئەزبوونێکت کردووە پیشانت نایەوە کە تۆ ژیان تاڵیتیە ژیان پەشیمانیتیا هەیە لەو کاتانە تۆ بەعکسەوە ئەگەر تۆ دەست بیتە هەچ پرۆسەیەک بۆ نمونە من ئەخوێنم لە خوێندنە سەرکەوتوو نابم باشە تا شەشی ئامادەیە خوێنم لە شەشی ئامادەی تااقەتم نییە تووشی حاڵەتێکە بم ئیتر ناخوێنم تۆ لێرا نابێ بە چایەکی نزم سەیری مناڵەکەت کەی ئەی ئەو هەموو کارکتەری تر کە بۆ دروست کردو ئەی ئەو هەموو تاریخ و باگراوندەی کە لە مناڵی و ئەم مناڵەت پێگەیانەوە هەمووی زەربی سفرەکەی لێرانیە ئەمەیە تەکایەوە نیە تۆ چۆن ئەم کاتە لەگەڵ ئەم مناڵانیە ئەم بۆشایی بۆ پڕ ئەەکەیتەوە ساکارخان بۆ پێیکە لەوتەکانە لە سەرەتا بەڕێز دووتر کە دایکان ڕۆڵی سەریکیان هەیە لە پەروەردەکردنی مناڵە بەڵام لە ساڵانی ڕابردووە ڕەنگە دایکان کاری دەروایان نەبوو بێت و لە ماڵەوە بووبێتن بەڵام ئێستا کاری دەرەواکەن زۆر جار مناڵەکانیانە بەنە دایانگای یان زۆر جارەیان بەنە لای ماڵی دایکیان یا ماڵی خەسویان لای نەنک و باپیرە ئەم بردنە شوێنان و ئەملا و ئەولایە ئەبێت دوو پەروەردەی یان بڵێن دوو پەروەردەی تا چەند کاریگەری لەسەر مناڵەکە هەیە بەدڵنیاییەوە بەڕای من طبعا تۆ بتێت و نەتەوێت کەسێکی تر بۆ نمونە دایکی من کارکتەری لەگەڵ منە جیاوازە بیرکردنەوەی لەگەڵ منە جیاوازە اینجا تۆ ناتوانانی وەکو سلوک و ڕەوشتی علاقاتت ڕێزگرتنە لە دایکە ناتوانانی پرەنسیپەکانی پەروەردە بۆ دایکە دابنێ بڵێ ئەتوانی بڵێ دایکە ئەلەم کاتاشی دەکەی بەرێ ئەوی بەرێ ئەوی بەرێ بەڵام ناتوانانی پێ بڵێ دایکە چۆن قسەی لەگەڵەکەی چۆن ڕەفتاری لەگەڵەکەی ئێمە چۆن داواکارەکانی بۆ جێبەجێ بمانێ و نەمانەوێت نییە تەسیری هەیە کە مناڵێک ئەبێت حتا کەیبێتە تۆ ئیساتی بۆ دەوام مناڵەکە دەبێتە حەزانە یان ئەیبێتە ڕەوزەیەکی ئەبەی بۆ هەر شوێنە دواتر چێتە قوتابخانە بەڵام تۆ نابێت لە بیدایەتەوە باسی ترسم کرد خودێکە کەش پێویستە هەموو ژیانی نەترسێ لە پەروەردەی مناڵەکەی تۆ مەرحەلەیەکی بیدایی ئەم ترسیتیا ئەڕەوێنیتەوە باقەکەی ترینە تۆ بتێت و نەتەوێت لەسەر کارەکەت لە هەموو شوێنەکەت تۆ بەرکەوتی ئەوە ئەبی کە سلوک و پەروەردەیەکی تر بێتە ناوتەوە بەڵام کە تۆ ئەم مەراحلانە زۆر کەم ماوە شتێکی گرنگ هەیە پێم خۆشە باسیکەین وەکو دواوتەی بەڕێز وەکو ڕێنماییەک بۆ پێیکا بەڕێزت دایکێکی بە ئەزممویت و لە کتێبخانەی گشتیش کار ئەەکەیت بە خۆشحاڵیانێکە ئێستا جگەلەوەی کە کتێبخانەی گشتی ناوەندێکی ڕۆشنبیرێ بۆ گەورەکان لە هەمان کاتیشە بۆ مناڵان بەشێکی تایبەت هەیە کە ڕۆژانە مناڵان سەردانی ئەوەکەن لە ئێستادا ڕێژی سەردانکردنی مناڵان یا ڕێژەی ئاستی هۆشیاری دایکان و باوکان لە چه ئاستێکدا تا مناڵەکانیان بێنن بۆ خوێندنەوە چ کاریگەریەکی لەسەر کەسایەتی مناڵ هەیە وەکو دوڕێنمایی بەڕێزت بەڵێ من لێرەوە ئەوە ئەڵێم بە دایکان و خۆشەویستان هەموو هاوڵاتیەک بەڕاستی زۆر دەمێکە لە ساڵی هەشتا لە کتێبخانە ئیش ئەەکەم ناخۆشبەختانە لەم سەردەمەی دواییە کتێبخانە چۆڵە چۆڵ ئەیبینم ئێستا کاتی بڵین کردنەوەی قوتابخانەکانە ئەوم
بەڵام پێخۆشە کە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی ئەم هینەی کردو قوتابیەکانیان سەردانی کتێبخانەکە ئەکەن بەڵام هەر ئەو سەردانیکردن نەبێ وەکو پیشاندانی بەشەکانی کتێبخانە ئەوە وەکو خوێندنەوە زۆر گەنجانمان بەڕاستی دوورن لە خوێنەوە ئەنواع پۆزش ئەهێننەوە کە کاتی نییە کە ناتوانێت بخوێنێتەوە یا خۆدیتر عالەمی تەکنۆلۆژیاش ماڵی ئاوا بێ بەڕاستی نییە زۆر ئەو شتانەی هەموو ماڵێکی داگیر کردو هەموو ماڵێکی داگیر کردوانێ لەبەرەوە کتێبخانە ئەوە ئەلەم نییە چۆڵە هیوادارم سەرچاوی زۆر بەنرخیتیا زۆر ئەنواع سەرچاومان هەیە دەرگای کتێبخانە واڵایە ماڵی هەر هەموو میلەتە هەموو کاتێک نییە پێم خۆشە بێت بەڕاستی زۆر زۆر طبعا سەقافەت و ڕۆشنبیری هەموو میلەتێک لەوە لە کتێبخانەکەیەوە سەرچاوە ئەگرالە بڕۆ ئەگەر ڕۆشنفکری میلەتێک یان خۆ حەزارەتی میلەتێک ببینی لە کتێبخانەکەی تەماشایکە لەگەڵ مۆزەخانەکەی بە دڵنیاییەوە خوێندنەوە باگراوندێکی ڕۆشنفکریت ئاياتێت لەسەر دروستبوونی شخصێتی ئینسان دەستەکانە خۆش بێ ساکان خان زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ ڕێنمایەکانە بێگومان بابەتی پەروەردەی مناڵ پەروەردەیەک ئابڵی بابەتێکی هەستیار و وردە بە بەرنامەیەکی 25 دقەی تەواو نابێت زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ بەڕێز ساکار عەلی ئەزمونگەری لە پەروەردەی مناڵ بەڵێ خۆشەویستان لە بەرنامەی ئەمڕۆژماندا تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکارانم پێشکەش کردن هەتا سبێنە و لە پرۆگرامێکی نوێدا پێتان دەگەینەوە کاتێکی خۆش.